خوای گەورە و میهرەبان دیفاع لە ئیمانداران دەکات لە کاتێکا گوناه و تاوانیان هەیە هەڵە و کەم و کوڕیان هەیە بێگوناه نین مەلائیکە نین بەڵام ئێمە ئیماندار ناشرین دەکەین سەیرم حەدیثەی پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم وا دەزانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یا لە مەجلیسێکە کەسێک ناشرین کرد و شکانتەوە ئیتر تەواو ئەڕوا و کۆتایی پێدێ ناوەڵڵا بزانە چی لە قیامەت چاوەڕێی تۆیە لە شوێنێکا خەڵکێکت شکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کەسێکیان شکانەوە تۆش یارمەتی دەری ئەوان بووی بەلایک و بە قسەکردن بە جەزاکەڵاو خێرن بەچی هەر شتێک ئیسلام فێرمانی کردو ئەگە کەسێک زینای کرد سەتریکە زینا نەک هەڵە زینای کرد سەتریکە بیشارەوە عیبەکەی بشارەوە بەڵام ئێمە زینایکی کابرا هەر لەوانەیە ساردیە بخواتەوە فەقیرە ئەچنە غەیبەتێکن دەستەکەن بختیانکردن بۆی عیب عیب ئێمە مسلمانین ئاخر معقولە من لە ئێوەی نوێشکەر بترسم تۆ لە نوێشکەر بترسی ئەو خەڵکە لە نوێشکەر بترسێ خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم حديثك صحيح أبو داود من رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله على جسر جهنم حتى يخرج مما قال هر کەسێک تۆمەتێ بداتە پاڵ مسلمانێک وای کرد ئەمە عیلمانیە ئەمە عایدۆ فڵانە کورە برای بەڕێزم خۆ مشتێکی ئاسایق ئەو قسانە بکرد بۆچی لەبەر ئەوە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بوختیانیان بۆ کرا سەحابە بۆیان کرا عایشە بۆی کرا نەکبەتی وەک ئێمە چییە هەمومان غەیبەتمان نەکری هەمومان بوختیانمان بۆ کری خۆ تەنیا کەسێک نییە بەس با ئێمە لەو غەیبەت و بوختیانە لەو جوێندانە بەشدار نەبین هەر کەسێک مسلمانێک شتێ بداتە پاڵ مسلمانێک بەڵام خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم یورید شینه به ئەوە مهم پشگیرەکەیە دەیەوێت ناشرینی بکە مسلمانێک غەڵەتێکی کردووە تاوانێکی کردووە خوای گەورە دەفەرمی ئەو کەسانەی تاوانتان کردووە بگەڕێنەوە بۆ لای خوا لێتان خۆشە بم بەس تۆڵی نە بە حەیەی بەرم فرسەتە فڵان کەس ئەلحەمدا غەڵەتی کرد وەڵا دڵنیا بە ڕۆژێ خوا لە تۆ وات لە تۆ ئەکا لەو خراپتر بەسەرا دێ بەسەرە دێ وریابە هەر کەسێک شتێ بداتە پاڵ مسلمانێک مەبەستی ناشرین کردنی بێ مەبەستی ئەوە بێ سوکایەتی پێ بکە شەخسێتی داگرێ ناشرینی بکە ئیتر ناشرینی خۆتان زانی یعنی چی ناشرینی بکە دای بەزێنێ باڵانسی دابەزێنێ شەخسێتی دابەزێنێ مزگێنی بە لەو کەسانە ئەگەر تۆبە ناکەن جا بە تۆبەکردنیش خوا لێت خۆش نابێت چونکە ئەمە حەق و ناس ئاگدار یەک بوختیانێ بۆ کەسێ بکەی هەزار جا بڵێ خوایە لێم خۆش بە 1 ملیۆن جا خوا لێت خۆش نابێت چونکە ئەوە حەقی خەڵکە یەک کەسێک ناشرین بکەی دیفاع لە کەسێ بکەی خەڵکی ناشرینەکە خوا قەت لێت خۆش نابێت ئەو کەسە خۆت لێت خۆش نەبێت کەواتە ئاگداری خۆت بە خوای گەورە ئەو ئینسانەی کە شتێکی داوەتە پاڵ کەسێ بۆی ناشرینی کە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات لەسەر دۆزەخ حەبسی دەکات سجنی دەکات حتا بەڵگەی دەهێنێ ئێ بەڵگەی پێنیە کاکە بەڵگەی چی پێیە هەو سوکایەتی بە تۆ کردووە ناشرینی کردووی بوختیانی بۆت کردووە بە پێی قورئان و حەدیث ئەو کەسەی بوختیانەکە دەکات ئەو کەسەی تاوانەکە دەکات ئەو کەسەیشی بەشدارە و تەئیدیەکە هیچ فەرقێکیان نییە نەڵێ وەڵا کاکە من تەنیا دەستخۆشیێکم لێ کردووە سوێن بەخوا لەگەڵەوە فەرقت نییە بە پێی قورئان و حەدیث هەروەکو چۆن لە چاکەدا بەشداری لە خراپەشە بەشداری کەواتە خوا لە قیامەت لەسەر پردی سیرات حەبس دەکات چونکە مسلمانێکت ناشرین کرد یارمەتی دەری کەسانێکی دڵنەخۆش بووی مسلمانێک ناشرین کەن کاکە یاخوا کەس نەگەوێتە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە حیای دەبن کەرامەتی دەشکێن هەر ڕۆژی بە کەسێکەوە تیکتۆک هە 2 ڕۆژ و 3 ڕۆژ لەسەر کەسێکە کورە دەبەسە کاکە بە خاتی خوا بەسە دەبەسە کاکە لایکی خراپ مەکە خۆتیش ئەمری خەڵکی مردووە لایکەکە ئێرما و لایکە خراپەکەی جوێنەکەی ئێرماوە چەند ساڵە مردووە نەکبەتە یەخەدە و لایکە ئەمێنێتەوە ناسڕێتەوە ئەمێنێتەوە ئەمەش مەلایکە نووسیوەتی لەسەرت کە خراپەت نووسیوە لە خوا بترسە دوای مردن کێ بۆتە سڕێتەوە کێ ئەو جوێن و سوکایەتی و غەیبەت و بوختیانەت بۆ سڕێتەوە کەس نییە بۆت بسڕێتەوە ڕۆی تەواو کۆتایی پێات کەواتە ئاگاداری خۆمان بین لە خوا بترسین